لە هەر کاتێکدا گیانی هاوڵاتیەک لەنێو ئاودا دەکەوێتە مەترسیەوە یاخود تەرمێک لەنێو ئاودا ون دەبێت تیمی مەلەوانی زەی بچووک بە خێرایی دەگەنە ئەو شوێنە و هاوکار دەبن لە ڕزگارکردنی کەسەکە یاخود دەرهێنانی تەرمەکە. ئێوە ماوەی چەند ساڵە کارەکەن کارەکانتان چۆن بۆ تاکو چەند کەسان ڕزگار کردو چەند تەرمشتان دەرهێناوە؟ وەڵە بەخێر بن سەر چاوە ئێمە 4 ساڵە و تیمەمانەیە وەکو تیمی مەلەوانی خێرخوازی زەی بچووک تەقتەق زیاتر لە دەتەرمان دۆزیتەوە بڵێن لە هەموو شارۆچکەکانی کوردستان ئەو جێی کە پێویستیان بە ئێمە بۆ نمونە قەزای ماوەتە تەقتەقە پردەیە کەڵک یاسین ئاغا شێروان مەزنە چۆمانە ینی زۆر جێی کە چویتین دوکانە و هەر جێک پێویستیان بە ئێمە ببێ ئێمە چوبێتین. کارەکانی ئێمە هەمووی خۆبەخشیە برێن وەکو هاوکاریەک هاوکاریش شتێکی بەسیت کراین بەڵام وانە لە ئاس پێویستدانە ینی تا ئێستا تاقە شەخص یەک کەس لە سلێمانی هاوکاری ئەو تیمە ئێمە کردووەکو بەلەمێک بەڵام ئیسفادە زۆرمان لێ بینیوە و بەڵام ئەویش تەمەنی تەواو ینی بەلەمەکە ئەوە نەمابرێن ئیش بەکەلێک ئیشکردن بێ تا ئێستاش ئەوەی کە شک بەرێن لەو تیم ئەو جلوبەرگەیە و ئەو بەلەمەی شخصی خۆمە ینی بەلەمی گەشتیاریە کە ئیشی پێ دەکەم بۆ زێ بەکەلێک بێ دەیبەم هیچ مەجاریانی بۆ هەرجێک چەندین جابریدم بۆ کەڕەشی یاسین ئاغا بۆ پردێش بردوومە. ئەم تیمە 4 کەسیە 12 ڕۆژ سەرقاڵی دەرهێنان و دۆزینەوەی تەرمەکانی ماوەت بوون. لەو ماوەیەدا تەنانەت نەگەڕانە ماڵەکانیشیان. ئێستا لە هەر کوێیەکی کوردستان تەرمێک لەژێر ئاوداون بێت تیمی خێرخوازی زەی بچووک دەگەنە ئەو شوێنە و هاوکار دەبن لە دۆزینەوە و دەرهێنانی تەرمەکەدا. پاش 12 ڕۆژ لە گەڕان توانیمان یەکەم تەرم بدینینەوە دوای ئێمە هەتاوەکو برێن چوینە خەستخانە و کۆفتەر هات تەرمی یەکەمی بردو ئەوانە تەرمی دووەم بەسەر ئاوکەوت بوو بە جەماعەتی ئێمە و جەماعەتی خۆیان بە هەموو لایەک تەرمی دووەمش دەرکراوە. پاشی 2 ڕۆژی کە دەکا بۆ 14 ڕۆژ تەرمی سێم کە دەکا دوێنێ ناپێرێ دەرما کردەوە. ماوەی 4 ساڵە و تیمەمان هەیە ژمارەی خۆبەخشەکانمان 8 خۆبەخشین لە هەموو کوردستان و لە هەموو شوێن و لە هەموو ناوچەیەک کار و چالاکی خۆمان هەبووە و بەردەوامیش دەبین هەتا ئەو دەقەی هاوڵاتیان ئیشان بە ئێمە بێ. ئیش و کارمان زۆرە بەس ئەمە کارێکە لە پێناوی خۆی گەورە دەیکەین خێرە بەردەوامی لەسەر ئەم کارە ئێمە. تیمە خۆبەخشەکەی تەقتەق ژمارەیان 8 کەسە و ماوەی 4 ساڵە کاری دەرهێنانی تەرم و ڕزگارکردنی هاوڵاتیان دەکەن لە خنکان. دۆزینەوەی تەرمی سێ گەنجە خنکاوەکەی ماوەتیش کە 12 ڕۆژی خایاند دوایین کاری ئەم تیمە خۆبەخشیە بوو. کارۆن محەممەد کورساد نیوس ناحیەی تەقتەق.